من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرة والله يقبض ويبسط وإليه ترجعون. بناوی خوای بەخشندەی میهرەبان بەڕێزان و خۆشەویستانی بەرنامەی بەخشین، سەلام و ڕەحمەتی خوای گەورەتان لەسەر بێت. ئێمە ئەوڕۆ لە قەزای سۆرانین بۆ دابەشکردن و دابینکردنی 100 کارتۆن لە ئازوقە و خواردن و خۆراک بۆ ماڵە هەژار و نەدار و کەم دەرامەتەکان کەوە لە ڕێگای دەوڵەمەندان و خواپێداوانەوە کەوە هاوکاریەکانیان ڕەوانە کردووە بۆ بەرنامەی بەخشین. بەرنامەی بەخشینیش بە ئەمانەتەوە بە دەستپاچیەوە ئەو ئەمانەتەی دابەش دەکاتن بەسەر ئەو کەسانی کەوە ئیحتاج و محتاجن، بۆیە ئێوە لەگەڵمان بن بۆ دابەشکردنی ئەو خۆراک و یارمەتیانەی کەوە بۆ هەژاران و نەداران هاتووە. فەرموو. دەستخۆشی و لە یەکەم لەو ئەو بەرنامەیە ئەو ئەرزاقەی بە فەقیر و داکێتیم و هەژارە دەبەخشن. خدا خێرێ و بنویستە، خوا پاداشت بداتەوە ئینشەڵڵا و ڕەحمانە. وەڵڵاهی سوپاس هەتا ئێرە و مارێ خوای ئەمن سوپاسیان دەکەم. ئەمن هەندیان لێ ڕازیمە، ڕەبی خدا و پێغمبەرشیان سێ هەندە لێ ڕازی بن ئینشەڵڵا و ڕەحمان. ئەرێ بەخوای ئەرێ وەڵڵاهی برا ئەوختەکە هەند باش بوو، هەند باش بوو. ڕەبی خوا خێر و بنویستە، خوا پاداشت لۆ بنویستە. خوا ربي خوا خاف سلامتك يا ربي خوا بيدد برابن خوا قربانك ربي امانتي خواي بي ربي خوا خير بنويسي ربي جو مكانه بهاد بن داكيتيم ربي خوا خير بنويسي خوا خير بنويسي ربي ننسبتين دنيا بدول بن خوا خير بنويسي خيري خوا خيري وبنيسي يا ربي خوا أزرب هذا شام لدو يا ربي خوا خيري أو خير خوازانا بنيسي تمن تندريشكا إن شاء الله تعالى آمين. بينجا جي زور باش بو خواي جورا أزرب هذا شام بنيسي يا ربي أستاذ خدمة الله إن شاء الله تعالى يا ربي خواي جورا 100,000 هندي ديان لو زياد بقى داس تساويان خوش يا ربي خوا تمن يندريشكا يا ربي لقر إيوش أستاذ خدمة. زۆر سوپاسی بەرنامەی بەخشین دەکەین کە بە هاوکاری خێرخوازان بە هاوکاری ئەوەی بەڕێزتوانیتان هاوکاری بەسەر کۆمەڵێک هەژار و نەدار و لێ قەوماوی ئەم کوردستانەدا بخشێنن. زۆر سوپاس وەکەین، زۆر سوپاسی ئێوەکەین بەکردنەوەی نەخۆشخانەی بەخشینتان لە شاری سلێمانی جێگای سەرفرازی و شانازیە بۆ ئێوە و ئەمسالی ئێوە. خوا خێرتان بنووسی، زۆر سوپاسانەکەین، زۆر بەخێر بن سەرچەوە و سەرچاوان ئینشاءڵڵا خوای گەورە ئەوەندە حەسەنات و خێرە بۆ ئێوە زیادەکە بۆ ئەو خێرخوازانەش کە هەتوانیوتیان هاوکاری ئێوە بکەن. ئێوەش لەڕێی دەستە پاکەکانی ئێوە، ئەمیندارانی ئێوە، سەرفرازانی ئێوە توانیتان هاوکاری بەسەر ئێمەی هەژاردا دابەش بکەن. خوازای ئێوە و گشت ئەوانەی کە
هاوکارن لەو یارمەتیدانەی بۆ ئەو خەڵکانی کەم دەرامەتن یاخود فەقیرن یاخود هەژارن. یا ڕەبی خوای گەورە پاداشتان بداتەوە و ئێوە و ئەوانەی کە ئەبەخشن ئەگەر بە ڕوبع دینارێکیش بی کەم بی یا زۆر بی خوای گەورە پاداشتی هەمان بداتەوە ئینشاءالله. دەستخۆشی لە ستافی بەرنامەی بەخشین ئەکەین کە بەڕاستی کاریگەریەشی زۆریان هەیە لە ناو کۆمەلگا و هەوڵی تەواو ئەدەن بۆ ئەوەی کەوا ئەو فەقیر و هەژار و نەدارانەی کەوا بەڕاستی سەرچاوەی داراییان کەمە و توانای مادیان زۆر کەمە هەموو هەوڵ و تێکۆشانێکیان کۆ کردوتەوە و هیممەتیان کردووە بۆ ئەوەی کەوا بە ژوێرەی تااقەت و توانایی خۆیان یارمەتی هەژاران بدەن. دیارە لە ڕوانگەی ئاینی پیرۆزی ئیسلام هەمیشە ئاینی پیرۆزی ئیسلام پاڵپشتی هەژاران بووە و لەگەڵ هەژاران و نەداراندا بووە. لە ساڵێکی ئاوەهاش کە بەڕاستی خەڵکی ئێمە تووشی قەیرانی دارایی بووە و خەڵک نەدار و فەقیر و هەژارە پێویستە لەسەر ئەو کەسانەی کەوا دەوڵەمەندن لەسەر ئەو کەسانەی کەوا توانایان هەیە پول و پارەی خۆیان لۆ ئەو ڕۆژە سرف بکەن کە بەڕاستی خوای پەروەردیگار بەبێ گومان لە ڕۆژی دواییدا تۆڵەیان بۆ ئەکاتەوە. هەر کەسێک لەم ڕۆژە دینارێک دەرهەمێک هەر ئەوەی کە لە توانایدا هەیە بە ژوێرەی توانایی خۆی یارمەتی مسلمانان بدات دەستیان بگرێ بە تایبەتیش لەم ڕەمەزانە لەم مانگەی کەوا مانگێکی پیرۆزە خێر و حەسەنات لەم مانگەدا بەڕاستی دەرەجە و مەرتەبەیان زیاترە لە مانگەکانی تر. پێویستە هەر کەسێک کە لە توانایدا هەبێ یارمەتی دەوروبەری خۆی یارمەتی مسلمانان یارمەتی هەژاران بدا بۆ ئەوەی خەڵکان بتوانن زۆر بە ئاسوودەیی ئەم مانگە پیرۆزە بە خێر و تاعەت و عیبادەت بەڕێ بکەن و هەر کەسێکیش دڵی مسلمانان خۆش بکە گومان لەوەدانیە خوای پەروەردیگار هەم لە دنیا و لە قیامەتیشدا دڵی خۆش ئەکا و هیوادارین لە خەڵکی کوردستان کە هەموو هێز و توانە و هیمەتی خۆیان بخەنەگەر بۆ ئەوەی کەوا ئەم بەرنامەیە بەردەوام بێ و ئەم خێرخوازانە بە هیمەتی ئەو خەڵکە دڵسۆزەی کەوا ئەبەخشێ ئەوانیش بتوانین بیگەێنە ئەو کەسانەی کەوا مستحق و خاوەنی ئەوەن کە بەڕاستی ئەو مافیان پێ بدرێت. ئەو دەمەی دڵت لێوان لێوی خەمە ئاسمان وەک جاران شیناییە گەورەکەی نامێنێ ئاخرکی حەزەکە لە بن ئاسمانێکی بێڕەنگی خۆڵەمێشیدا بشی گەر لەم خاکە بارانی مەحەبەت و هاوکاری و دەستگیرۆیی هەژاران و نەداران نەبارێ ئیدی چمانایەکەی بۆ ژیانێک کە ئەو شتانی تایەتی زۆر کات سەرچاوەیەک بۆ بەختەوەری مرۆڤ ناکاتەوە. ئێمە هەمومان مرۆڤین بۆ دەبێ لە خەمی تێر و پڕی خۆمان دابین و هاوشێوەکانی خۆمان نێتەوەیان بۆ دەبێ بە کەم و کورتی ژیانی ئەوانی دی خەمبار و بە پۆشتە و خۆشگوزەرانیان دڵخۆش و شادومان نەبین. چۆن دەکرێ نیگاکانمان نەچنەوە سەر هیچ مرۆڤێکی بە شمەینەت و بەدبەخت و وامان لێبێ هەست بە هیچ ئازارێ هیچ هاوارێ بە هیچ گریانێ نەکەین. کەواتە وەرن با هەموو پێکەوە لەگەڵ یەکەم خەرمانەی مانگی پیرۆزی ڕەمەزاندا لە ڕێگەی بەرنامەی بەخشینەوە هەواری خاڵی و ماڵی چۆڵ و نیگای تاریک و خامۆشی هەژاران ڕۆشن بکەینەوە و ویژدانمان ئاسوودە بکەین. بەرنامەی بەخشین وەک نەریتی ساڵانەی خۆی و بە هاوکاری خێرخوازانی دەستواڵا و دڵاوە پرۆژەیەکی گەورە ڕادەگەینێ کە بریتیە لە تۆی خێرخواز لەگەڵ ئێمە وەرە تا هەمومان پێکەوە پێکەنین و خەونی جوان بۆ ئەو بەندەرانە کێش بکەین کە زەمانێکە لە ژێر چەپۆکی بێمەروەتیدا دەگرین. با پێکەوە خەیاڵەکانیان بکەین بەڕاستی و چیتر کۆترەکان جا ڕست نەبن لێمان و فەرمان
بە گوڵەکان بکەین پێ بکەنن. بەناوی خۆی بەخشندەی میهرەبان، من وەکو بەرپرسی مەڵبەندی هەرچی سوورانی کۆمەڵی ئیسلامی لێرەوە زۆر بە پێویستی ئەزانم سوپاسی دەستگای بەخشین بکەم بۆ ئەو هەموو جوهدەی کە سەرفیان کردێەوە، بۆ ئەو هەموو ئاوردانەوەی لۆ فەقیر و هەژارانە. سوپاسی هەموو یەکەی ئەندامانی ئەو دەستگای ئەەکەم کە ئیشتیدا ئەکەن و بە پێویستی ئەزانم سوپاسی هەموو ئەو خێرخوازانەش بکەم کە هاوکار بوون لەسەر خستنی پرۆژەکانی بەرنامەی بەخشین. دیارە ئێمە لە سنووری مەڵبەند 5 نووسینگەمان هەیە، نووسینگانی بەخشین. ئەو نووسینگانەی ئێمە دەتوانین بڵێن جوهدێکی باشیان سەرف کردیە لە گەیاندنی کۆمەک و یارمەتی لە بۆ فەقیران و هەژارانی سنووری مەڵبەندەکەمان. بە تایبەت ئەوەی کە ئێستا ئەوەی کە ئەمڕۆ کرا کە دابەشکردنی 100 کارتۆن بوو لە مەوادی غیزایی لەم قەیرانی ئێستادا. ئەم 100 کارتۆنە مقابلی 1000 کارتۆنی پێشوو ئەبیت کە کۆمەڵێ مەوادی غیزایی گرنگی لە خۆی گرتە بوو. وەکو کە ئەوانەی کە باسییان لێوە کرد، ئەوانەی کە پێشکەشیان کرا، ئەوان ئەزانن دابینکردنی پێداویستیوان لەو قۆناغی ئێستادا چەندە گرینگە. ئەم سوپاسە دەکەم ئەگەر شتێکە کەمیش بیت، بەڵام لە کاتێکی زۆر هەستیاری و گرینگدا ئەو ئاوڕدانەوە بەهاو ماناواتای خۆی هەیە. من سوپاسی هەموو لایەکەم، خوا گەورە پاداشتێنداتەوە. بەخشین خێرخوازانی خۆشەویست، لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنانەوە دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و ببەخشن تا بەخشین بەردەوام بێت. بەخشین 0770 961 13 0770 961 0750 723 25 55. بسم الله والصلاة والسلام على رسول الله. طبعا ئێمە وەکو نووسینگەی بەرنامەی بەخشین هەستاوین بە دابینکردی 100 کارتۆن ئازوقە بۆ ئەو ماڵە دایکهێتیمان و فەقیرانەی کە لە دەڤەرەکەمان. زۆر سوپاسی ئەو خێرخوازانەکەن کە یارمەتیان داین بە حەقەت. کاتێکی باش بوو لە کاتی ڕەمەزان، خەڵک زۆر پێویست بوو، خەڵک زۆر تەلەفۆنی لێکردین کاکە هیچمان نییە، پێویستیمان هەیە بە ئازوقە و بە خواردن. بڕوا بکەیت جار هەیە نەفەر تەلەفۆنی کردو وەڵڵاهی هیچمان نییە سەرفکردنەوە ماڵ و منداڵ خۆمان. بەڵام ئێمە سوپاسی ئەو خوایەکەین کە خوای گەروای لێکردین ببینە جێی نیەتی ئەو خەڵکەی خەڵک دڵی بە ئێمە خۆش بکە کە بە دەست پاکمان بزانن ئەو خەڵکە کە یارمەتی ئێمەیدا کە ئێمەش یارمەتی ئەو خەڵکانە بدەین و زۆر داوە لەو خێرخوازانە شەکەم ئەو خوا پێداوانە زیاتری یارمەتی بەرنامەی بەخشین بدەن بەوەی زیاتر خەڵک سوودمەند بێتن ئەو فەقیرانە لەو هەژاری و هەر نەبێ وچی گوتی ژیانی ڕۆژانیان پێدابین بکرێت. تەبەن ئەو ئازوقەش کە پێک هات بوو لە شەکر و برنج و ڕون و ماجون تەماتە و لۆبیا و فاسۆلیا و کشمش و هەرشتە ئەو بابەتان لێکە لە ماڕەکە پێویستی پێ هەموومان بۆ دابین کردو و خەڵکەکە زۆر دڵی پێ خۆشە. تابان کەوەی کە مەسەرفام کە 100 کارتون بەڵام لەوانەیە 300 نەفەری دیکەن هەیە ئێستا کە پێویستی پێە، بەڵام نەماتوانە بە هەرحاڵ توانێت هەتا ڕادێکی کەم تۆزێکی کەم ئەو خەڵکە 100 نەفەری لە ناوبینی نەدەرێ کە بڕە شایستە بێ. ئەگەر نە خەڵکی شایستە هەیە کە بیدەینێ، بەڵام هەر ئەوەندەمان دەتوانە ئادابووە کە بتوانین. ئەمەش داوە لە خێرخوازانەکەن یارمەتی بەرنامەی بەخشین زیادکەن بۆ ئێمە بتوانین ئەو خەڵکەی بەڕێکەین و بەسەر بەرزی بە دڵخۆشیوە ئەوش دوعای خێریان وەکەن، مەش دوعای لێرە بە دوعای خۆی خێریان وەکەن. دێن سوپاسیانەکەن خوای گەورە ئەجریان دات و خوای گەورە 100 قات و 1000 قاتیان پێ ببەخشی. یا ڕەبی خوای گەورە لیان کەم نەکە ئەوەی کە لەبەر لە بۆ بەخشین سەرفەکە خوای گەورە پێی ببەخشیت و لە ماڵی قەت کەم نەکات. بەخشین بەڵێ بەڕێزان و خۆشەویستان، ئەوەی بینیتان دابەشکردنی ئەو 100 کارتۆنە لە خۆراک و ئازوقە و خواردن بوو بۆ ماڵی هەژار و نەدار و کەم دەرامەتەکانی سنووری دەڤەری سۆران. بۆیە لێرە دیسان چەمپاتی دەکەینەوە کەوا بەڕاستی دەوڵەمەندان و خواپێداوان چەندە هاوکاری و دەستگیرۆیی بەرنامەی بەخشین بن. بەرنامەی بەخشینیش ئەوەندە دەستکراوە دەبێتن بۆ ئەوەی کەوا زۆرترین کەس لە هەژار و نەدار و کەم دەرامەتەکانی وڵاتی ئێمە بەڕاستی سوودی لێ ببینن. بۆیە داواکانی لە خوای پەروەردیگار ئەو خێر و پاداشتە و حەسەناتە لە هەموو لایەکمان قبول بکات. بەخوای پەروەردیگارتان دەسپێرین. وەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه.